بخێربێن بۆ یەکمین یین یۆگا. یۆگای یین زۆر جیاوازە لە جۆرەکانی تری یۆگا کە ئێستا کردومانە. ئەبینن لێرە 4 گۆشەم داناوە. لە یین یۆگا دایم پێویستمان بە گۆشەی زۆرە و هەروەها بلۆکی یۆگا ئەگەر ئەوانەتان هەیە. اینجا ئەگە تۆش وەک من هەست بە سەرماکەی بلوس و گوێروی لەبەرکە بۆ ئەوەی سەرمات نەبێ. من تەلفۆنەکەم لە تەنیشتمە ئەمڕۆ چونکە ئەبێ کاتەکە بگرم. بەس بۆ خۆتان حەزەکەم تەلفۆنەکەتان لابن. ئەتوانی لەسەر پشت پاڵ بکەویت و بە پێی پێویستی خۆت گۆشەکان بەکاربێنی. کە پاڵکەوتی چاوەکانت دابخە. ئەم شێوازی یۆگایە هەمووی لەسەر دووشتە. یەکەم شت فێرکردنی سیستەمی دەمارەکانە چۆن ئارام بێتەوە. دووەمیش کارکردن لەسەر ئەو پەردەیە کە مەسولکەکانت دەپارێزێ وەک شەبەکەیەک. ئەمە بە ئینگلیزی پێی ئەڵێن فاشا. ئەم دووشتە بە دوو شێوە ئەیکەین. یەکەم شت ئەوەیە کە ڕێگە بێت جەستت بە تەواوەتی ئارام بێتەوە. ئەمە بە هەناسەی خاو و قوڵ ئەیکەین. بەم شێوەیە هەناسە بدە. کە هەناسە هەڵمژی تا 4 بژمێرە بە هێواشی. اینجا کە هەناسە بەرەدەی لێرش تا 4 بژمێرە. بەردەوامی ئەمە بە تا یین یۆگا ڕوونەکەمەوە بۆت. دووەم شت کە ئەیکەین ئەوەیە کە پۆزەکان بۆ چەند دەقە ئەیهێڵینەوە پێش ئەوەی بجوڵین. کەمترینیان 3 دەقەیە، بەڵام هەنێ جار تا 7 دەقە ئەیهێڵینەوە. ئەمڕۆ تەنها 3 پۆز ئەکەین و 3 دەقە ئەیان هێڵینەوە بۆ ئەوەی تامێک لە ستایلەکە وەرگری، بەڵام دواتر بەلایەنی کەمەوە بۆ ماوەیەکی سەعاتێکیکەین. لە یین یۆگا دایم بە هێواشی ئەجوڵین، بۆیە هەوڵ بە پەلە نەکەیت و بێتاقەت نەبی. بیهەنە بەرچاوت کە هەموو کاتێکی ژیانت هەیە. ئێستا با بەهێواشی بچینە ناو یەکەم پۆز. ئەگە گۆشێکت هەیە لە بنسەرت ئەتوانی ئێستا لای بێی. هەردوو ئەژنۆت بهێنە سەر سنگت و کەمێک لەم لاوە بۆ لایەکی تر بجوڵێنە. یەکێک لە گۆشەکان بخەرە بینی ئەژنۆکانتەوە. بە هێواشی هەردوو ئەژنۆت بخەرە لای ڕاست. پاشان قۆڵی چەپت درێژ بکەرەوە.
ئەگە قۆڵەکە زۆر بەرز بوو لە زێویەوە، ئەتوانی گۆشەیەک لە ژێریەوە دابنێی. گۆشەکانت ئەتوانی بەکاربێنی بۆ ئەوەی شوێنەکە ئاسوودە بێ بۆ خۆت. ئێمە لێرە بۆ ماوەیەکی 3 دقە ئەمێنینەوە. لەم دقانە قسە ناکەم. یعنی ئێستا ئەرکی تۆیە کە هەناسە بە خاوی و بە قوڵی ڕابگری. چاوەکانت دابخە، بەس ئاگات لەوە هەبێ کە خەوت لێ نەکەوێ. ئێستا ئەتوانی بە هێواشی دەست بە جوڵە بکەی. خۆت بهێنەرەوە ناوەند و کەمێک جوڵە. سەرت بەرز بکەرەوە تا ئەژنۆکانت بۆ ئەوەی پشتت درێژ بکەیتەوە. ئێستا توانی خۆت ئامادە بکەی بۆ ئەوەی لە دیوەکەی تر هەمان شت بکەی. گۆشەکانت بە شێوی خۆت بەکارێم هێنە و ئەژنۆکانت بە بۆ لای چەپ. قۆڵی ڕاستت درێژ بکەرەوە. لێرە بمێنەرەوە و بە هێواشی هەناسە بە. لەبیرت بێ خۆت پاڵ نەنێی بۆ ناو پۆزەکان. تەنها پشوو بە.
ئێستا توانی بە هێواشی دەست بە جوڵ بکەیتەوە. خۆت بهێنەرە بۆ ناوەڕاست و یارمەتی خۆت بکە بۆ لایەک بۆی بتوانی خۆت بێنی بۆ دانیشتن. هەموو گۆشەکانت بێنە پێش خۆت و قاچەکانت بەرەو هەر لایەک ببە. اینجا ئەتوانی جەستت بەرەو پێشەوە ببێ و سەرت ئازاد بکەی بۆ خوارەوە. یان ئەتوانی وەک من بکەیت و ئانیشکەکانت بخەیتە خوارەوە و دەستەکانت بەکاربێنی بۆ پشتگیری سەرت. دۆزینەوەی قوڵترین کشان گرنگ نییە، بۆیە زۆر مەچۆ پێشەوە. ئەبێ بتوانی بۆ ماوەیەکی 3 دقە لێرە بمێنیتەوە، لە هەم کاتدا جەستت و دەروونت ئارام بێ. ئێستا توانی بە هێواشی دەست بە جوڵە بکەی. گۆشەکانت بخەرە لایەک و ئەژنۆکانت لەم لاوە بۆ لایەکی تر بجوڵێنە. ئەم پۆزەی ئێستا ئەیکەین پۆزێکی گرنگە بۆ پشت،
بەڵام ئەبێت تاقیکەیتەوە بۆی بزانی چەند گۆشە بەکاربێنی. خۆم چەند جار ئەمەم کردووە، بۆیە ئەزانم پێویستم بە 3 گۆشەیە لە ژێر پشتم، اینجا 1 گۆشە لە ژێر سرم. لەوانەیە ئەمە بۆ تۆ تۆز زۆر بێ، لەوانەیە بۆ تۆ 2 گۆشە لە ژێر پشتت زۆر باش بێ، بۆیە ئەبێت تاقی بکەیتەوە. بەو شێوەی لە ڤیدیۆکەیە نیشانم داوە گۆشەکانت دابنێ و تاقیکەرەوە. اینجاگەر پێویستت بوو بیگۆڕە. پێویستە هەست بە کشانێکی قوڵ بکەی لە سنگتە. ئەتوانی خۆت بریار بدەی چی لە قاچت بکەی. ئەمە ئاخیر پۆزمانە و لێرش 3 دقە ئەمێنینەوە. با بە هێواشی جوڵ بکەین. بۆ ئەوەی بیتە دەرەوە دەسەکانت لە پشت سەر تۆ دابنێ و بە نەرمی خۆت بەرز بکەرەوە. لێرە بمێنەرەوە بە پشتێکی کوڕەوە تا پشتت حەز بە ئارامی ئەکات. ئەوە یەکەم یۆگای یینمان بوو، هیوادارم سووتان لێ وەرگرت بێ. بەڕاستی ڕێگەیەکی باشە بە ئەوانەی کە گیانیان ڕقە و مێشکیان نائارامە. هیوادارم ڕۆژەکەت بە تەندروستیەکی باش بەسەر بەری و لە ڤیدیۆکی داهات